ئەنجامدانی تاقیکردنەوەی سوورەتی پیرۆزی ئیبراهیمە یەکێکە لە پرۆژەکانی لەقی کەرکووکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. بۆ ئەم پرۆژەیە نزیکەی 500 کەس ناویان تۆمار کردووە لە براوەی یەکەم تا 40 فێرخواست خەڵات دەکرێن. پرۆژەکە کۆتایی هاتوو، تاقیکردنەوەی لە سەرنجام درا. وانە پرۆژەیە ئێمە وەکو دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لەقی کەرکووک لە درێژەی کار و چالەکیەکانمانە بیرمان لەوە کردەوە کە ساڵانە پرۆژێکی گەورە و فراوان ئەنجام دێن لە شاری کەرکووکە. بۆ مەبەستە پرۆژێکمان دیاری کردەوە بە ناوی پرۆژەی کانیای قورئان بۆ لەبەرکردنی سوورەتێک لە سوورەتەکانی قورئان. دیارە بۆ ئەم جارەمان بۆ پرۆژەی یەکەم جاری خۆمان لەم پرۆژە جوانەیە سوورەتی ئیبراهیممان هەڵبژاردووە. سپاس بەخوا دوای بانگەوازکردن بۆی ماوەی مانگ و نیوێک نزیکەی 500 خوشک و برا لە شاری کەرکووک و دەوروبەری بگرە لە پارێزگاکانی دەوروبەریش بەشداریانتیا کردووە. بەشداربووانی پرۆژەکە بە گرنگیەوە دەڕواننە ئەم جۆرە لە پرۆژانە بە تایبەتی لە بەرکردنی سوورەتەکانی قورئان و فێربوونی تەجویدی قورئان. من زۆر سپاسی دەستگای نووری حکماکەم کە هەستا بە سازدانی ئەم پرۆژەیە. من ئامانجلی خەڵەتەکە نییە، ئامانجەوەیەکەوە ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنم. و من بداية تەلەفۆنم بۆ مامۆستا کرد، وتی باشە قەیچێکە ناوتەنووسم و ئینشەڵا وێ بەشداریکە. ئیتر لە ماڵەوە جۆم لە سوورەتی ئیبراهیم گرت بە جۆڵاکردن لە نیمۆریەوە لەبەرم کرد. والله بەشداریبوونمان لەمەیە یەکەمی ئەوەتانێک کە حەفزکردن سوورەتی لە قورئان بێ. خۆی ئەلحەمدوللا زۆر کەسبی لەمانەش پێشتر لەبەریانش کردو، بەس ئەمە شتێک وایە کرد کە خەڵکێ زۆرتر لەبەری بکە. هەندێک کەسێ لە ماڵ و ڕاستە لەبەری کردووە، بەس ئیسە ئەمە زیاتر بی کە تاقیکردنەوەکە لەوەشتانی لەسەر حرەکەکان بێ. ئەمە زیاد بۆ ئەوە یارمەتی ئەدا بۆ ئەوانەی کە هەوڵ بدەن بۆ ئەوەی تەجوید فێر بن، یعنی ئەمە زیاتر بۆ هەوڵیان بۆ ئەدا و یارمەتیانەدا بۆی بیر لەوە بکەنەوە. قورئان خوێندن ئەوە نییە بەس لەبەرکردن بێ، بەس ئەوە نییە خوێندن بێ. قورئان خوێندن ئەوەتانێ ئیلا ئەبێ بە تەجویدەوە بێ. ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوە فەئەم سوورەیە کە بیذات تا ئێستاکە ئیمتحانمان نەکردووە لە هیچ شتێکە، هیچ سوورەیەکە بەم شێوە بێ. ئەمێ بڵێم یعنی ئەم جۆرە پرۆژانە هەمیشە بەردەوام بێ بۆی یعنی کۆمەلگا بە خۆیان بچێتەوە کە بزانە ئێمە یعنی کتابێکمانەیە بۆی ئێمە پێداچنەوەی پێیا بکەین. ئێمە تەنیا بۆ ئەم خەڵاتە لێرە نیمە، شەر نییە ئەوەی لێرە بە تەنیا بۆ ئەو خەڵاتانە لێرە بێ کە ئەم پرۆژەیە داینەوە هەیە هاتووە تەنیا عیلمێک فێر بێیان هاتووە بێت بۆ سەر ڕێبازێک کە خۆی پەروەردگار بۆ ئێمەی داناوە. پێشەکی دەستخۆشی لەو بەڕێزانە ئەەکەم کە ئاوا هەڵساون بە کۆمەڵێک پرۆژەی هاندانی خەڵکی بۆ لەبەرکردنی قورئان وەکو بەهای فەرموودە و وەکو ئەو پرۆژانەی پێشووکە بۆ لەبەرکردنی قورئان سوورەتەکانی وەکو لوقمان و ئەمڕۆ سوورەی ئیبراهیم و بۆ هاندانی ئەم جیلە ئەم گەنجەی و ئێستا هاندانێکە بەڕاستی زۆر پاڵنانێک و زۆر تەشجیعکردنێکە بۆ لەبەرکردنی ئەو بەرنامە پیرۆزە ئەو قورئانە پیرۆزە کە بەرنامەی ژیانمانە. پرۆژەی لەبەرکردنی سوورەتی ئیبراهیم یەکێکە لەو دەیان پرۆژەی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە کەرکووک کە خزمەتی بە چین و توێژەکان کردووە بە مەبەستی زیاتر ئاشنابوونیان بە قورئان و فەرموودە و تێکەڵکردنی گەنجان و خوشکانە بە ئایەتە پیرۆزەکانی قورئان. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.